نيابة عن الشعب نفتتح أعمال الجلسة الاستثنائية المخصصة لتصويب العملية الانتخابية. دەستێکەڵکردنی چەند لایەنێکی سیاسی کورد لەگەڵ تورکمان و عەرەب بۆ دەنگدان لەسەر هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 6 حوزەیران و سووربوونی ئەو لایەنە سیاسیە کوردانە بۆ هەژمارنەکردنی دەنگی دەنگدەری تایبەت کە هێزی پێشمەرگە و ئاسایش و هێزەکانی ناوخۆ لەخۆ دەگرێت نیگەرانی زۆری چین و توێژە جیاجیەکانی هاوڵاتیانی کوردستانی لێکەوتەوە. ئەوەی کە پێشمەرگەی و دەنگی داوە ڕای دەگەێنن وەک چۆن لە ڕابردوودا بە خوێن بەرگریان لە خاکی کوردستان کردووە، ئاواش بە دەنگیان دەیانەوێت مافەکانی کورد لە بەغدا بەدەست بێنن. بەڵام هەوڵی چەند لایەنێکی سیاسی کوردی بۆ چوونە پاڵ عەرەب و تورکمان تا دەنگەکانیان نەژمار نەکرێت زۆر نیگەرانی کردوون. ئێمە وەک پێشمەرگەی کوردستان دیفاعمان لە خاک و نیشتیمانی ئەم وڵاتە کرد، ئێستاش بە دەنگەکانی خۆمان لە بەغا دیفاع لەم خاک و نیشتیمان ناکەین. بەداخەوە بۆ 6 لایەنە سیاسیە ئێستا کارەکەن لەسەر ئەوەی کە دەنگی کورد بەتایبەت لە کەرکووک بستوێنن. کەرکووک خاکی کوردستانە، دەستیان خستووەتە ناو دەستی تورکمان و عەرەب و شۆفینیەکان کە دیش بە کورد ئیشەکان لە کەرکووک. ئەم 6 لایەنە سیاسیەش لەگەڵ ئەوانە دەستیان خستووەتە ناو دەستیان بۆ هەژمان نەکردنی دەنگە دایبەتەکان. ئێمە زۆر پێمان ناخۆشە وەک پێشمەرگەی کوردستان کە دەنگەکانمان بفەوتێ. ئێمە چین دەنگماندا دەی مانگ بۆ ئەوەی کە ئەم کوردستانە سەربخێن و بۆی کە بچینە عێراقەوە دەستکەوتێ بەدەستبێنین. بەڵام ئێستا چەند لایەنێک هەیە ئەوێت ئەم دەستکەوتە بقوازێتەوە بیاتەوە بە گەلی کوردی چاوەکو جارێکە خیانەتی لێ بکاتەوە. 6 لایەن هەیە، ئەم 6 لایەنە نایڵێت ئەم سەرکەوتنە بەدەست بێنین. ئێستا هاتووە بە تەمایە دەنگەکانی پێشمەرگە نێڵێ لەبەرەوەی کە کەلی کورد لە عێراقا نەتوانێت دەستکەوتێکی چاک بەدەست بێنێت. ئەمە زۆر زیانێ بێ هەر بۆ کوردیشنا بۆ پێشمەرگە بۆ هێزەکانی پێشمەرگە، چونکە کاتە ئێمە بەدڵ بەگیان چین دەنگمان ناوە بۆم خاکە. هاوڵاتیەکیش ڕای دەگەێنێ سەرکەوتنی کورد لە دوای 12 یار و بە تایبەت لە ناوچە جێناکۆکەکان زۆر پیلانی گەورەی دەشت بە کوردی هەڵوەشاندەوە. بەڵام کارکردن بۆ پوچەڵکردنەوەی دەنگی هێزی پێشمەرگە و هێزەکانی یاسایش و پۆلیس لەلایەن تورکمان و عەرەب و بەشێک لەو لایەنە کوردیانەی شکستی هەڵبژاردنیان پێقبوڵ نییە خزمەت بە بەرژەوەندیەکانی ناحەزانی کورد دەکات. وەکو کورد توانیمان پێگەیەک و وەسەنگ و قورسایی خۆمان لە بەغا ببینینەوە بۆی کە کورد دەنگی خۆی هەیە و کورسەنگ و قورسایی خۆی هەیە و ئەتوانێت کار بکات لە بەغا بەپێی دەستور و یاسا و قانونی عێراقی. بەڵام بەداخەوە ئەم لایەنە سیاسیانە هەم خیانەتە لە کوردی ئەکەن، هەم خیانەتە لە هێزی پێشمەرگەی کوردستانی ئەکەن کە ئێستا ئەچنە پاڵ لایەنە سیاسیەکانی تر بۆ هەڵوەشانەوەی دەنگی تایبەت و بۆ هەڵوەشانەوەی دەنگی هێزی پێشمەرگەی کوردستان و وەزارەتی ناخۆ هەموو ئەو هێزانەی کە لە دەی مانگا دەنگیانداوە. بەڕاستی ئەمە خیانەتێکی نیشتیمانی گەورەیە. هەموو عێراقیەکان و بە شیعە و بە سونەشەوە چاویان لەسەر ئەوەیە کە ئایا کورد یەکدەنگە بێ یا یەکدەنگ نابێت و حەز ئەکەن یەکدەنگ بین بۆ ئەوی کە بە یەکدەنگی بڕۆ قسەیان لەگەڵا بکەین و بتوانین حکوومەتی عێراقی تەشکیل بکەین. بەڵام ئەوەی کە ئێستا ئەکرێ بەداخەوە من وەکو هاوڵاتیەک وەکو کەسوکارێکی شەید بە خیانەتێکی نیشتیمانیە بینم لە کورد ولا هەرێمی کوردستان ولا هێزی پێشمەرگەی کوردستان. التصويت على تشكيل هذه اللجنة. نعم تمت. ڕۆژی 6 حوزەیران چەند حزبولایەنێکی سیاسی کوردی لەگەڵ تورکمان و عەرەب و ئەوانی چاویان بە سەرکەوتنی کورد هەڵنایە و زۆر لە شکستی هەڵبژاردنی خۆیان دەترسن دەنگیاندا بۆ هەمواری یاسای هەڵبژاردن کە لە بەڕگەیەکی ئەو یاسایەدا کار کراوە بۆ هەژمارنەکردنی دەنگی تایبەتی هێزی پێشمەرگە و پۆلیس و ئاسایشی هەرێمی کوردستان کە ئەوەش نیگەرانی زۆری دروست کردووە و بە پێشێلکردنی یاسا و دەستور ناو دەبرێت. دلێر کەمال کورساد نیوز، سلێمانی.